سڵاتان لێ بێ و ئەم کاتتان باش بەرلۆی بەرنامەکە دەست پێ بکەم ئەمێ بە کەسوکاری هاوڕێ و هاوکارمان پامنێرمان لە ڕانێ بڵێم ڕۆحی شاد دوا ناخۆشی و کۆز بێ بۆ ئێمە و بۆ ئێوە خی گەورە سەبووری بە هەموو لایەکمان بدات و ڕۆحی کاکە هونەری شاد بێ. بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان تایبەتە بە بازاڕی وزە و گرێبەستی نەوتی و گرێبەستی وزە و نرخەکەی لەسەر ئاستی جیهان و تەوەرێکی دیکەشمان تایبەتە بێ بە گرفتەکانی هەولێر و بەغدا و ڕێگە چارەسەری ئەو گرفتانە کە ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە تەوەری دۆمدا بەشدارە بێ. بەڕێزانەوەی تایبەت بە تەوەری یەکەمە نزیکی مانگێک دەبێ نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان لە نێوان 40 بۆ 45 دلار جێگیرێکی بەخۆ بینیوە. باز لە هۆکارەکانەکەین، باز لە هەنگاوەکانی ڕێکخراوی ئۆپیک و ئۆپیک پلەسەکەین، باز لە ئەو گرفتانە ئەکەین کە وا دەکات نرخی نەوت جارێکی دیکە وەکو زۆرێک لە شارەزایان ئەڵێن بەم زوانە پێ ناچێ بچێتەوە سەر و 60 دلار و باز لە ئەگەرەکانیش دەکەین بەڕاستی و باز لەو دەسەڵاتاناکەین کە ئێستا لە بازاڕی دنیادا یاری بە نرخی نەوتەواکەن، جێگیری دەکەن، زیادی دەکەن و کەمیەکەن. لەگەڵ بەڕێز ڕێبوار محەممەد شارەزا لە گرێبەستی نەوتی گفتوگۆکانمان دەست بێکەین. کاک ڕێبوار زۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. کاک ڕێبوار دەمەوێت بپرسم ئەوەی کە مانجە کە جێگیرە نرخی نەوت هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ تەنها هۆکار ئەوەیە کە دنیا بەگشتی لەگەڵ ڤایرەسی کۆرۆنا خۆی گونجان و ژیان وردە وردە جمب و جۆڵک بازرگانەکان، جمب و جۆڵەکانی وەبەرهێنان و پێداویستیەکانی بازار بۆ دەستخستنی وزە دەستی پێکردوتەوە، یان پێچێ هۆکاری تری گەورە هەبێ هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابوورینە و دەوڵەتیەوە کەواکە نرخی نەوت لە ئەم ئاستایە جێگیر ببێ. ئەمە ویستی وڵاتانی زلهێزی خاوەن دەسەڵاتی ئابووریە یان هۆکاری دیکایە؟ لە ڕاستیدا دەبێت هۆکارەکانی سەرەتا بۆی تێبگەین کە بۆچی دابەزی و دواتر چۆن بەرز بووە ئەو کاتێ بۆیان دەرەکەوێت. لە ڕاستیدا هۆکاری دابەزینی نرخی نەوت دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە دوای ئەوەی لە سەر 60 دلارەوە مامەڵی پێکرا لە مانگی سێ بەهۆی ڕێکنەکەوتنی رووسیا و سعودیە کە هەردوو گەورە بەرهەمهێنی نەوتن لە جیهانە لە ئۆپێک پلەسا و بۆ هۆی هەرسی نەوت و سعودیە وەکو هەڕەشێک وەکو جەنگێک باڵێن نرخی نەوتی دابەزان بۆ دۆستەکانی و لەگەڵ ئەو شاپەتای کۆڕۆنا ڤایرۆس هەموو جیهانی گرتەوە و وای کرد کە باڵێن هەم نرخی نەوت دابەزێ هەم کارگەکان و وەسائلانەی کە وزە بەکارێن هەمی لە کار بۆسێ. بەڵام دوای ئەوەی کە هەموو لایە کەوت نەزەرەی گەورە چ رووسیا چ باڵێن سعودیە و ئەمریکاش لەولاوە نرخی نەوت گەیشتە باسی ناقص 37 کە ئەمریکاش بشارەکانی خۆی دژی سعودیە بەکارێنەوە ویان کرد خۆناغ ڕێکەوتینیان دەست پێ کرد و توانیان نەوت لە 15 دلارەوە بگەن بە 45 دلار بۆ ئێستا. هۆکارەکانی بەرزبوونی نەوت بۆی بە چاومان ڕوون بێت نەوت تەنها کارتێکی ئابووری نییە لە جیهانە، بەڵکو کارتێکی سیاسی سەربازیشەوە. دەوڵەتانی وەکو ئەمریکا و باڵێن رووسیا و سعودیە و دەوڵەتانی کە دەتوانن بەرهێنانی زۆرکەن لە بواری نەوتا وەکو کارتێک بۆ شکستی بەرامبەر بەکاریهێنن. لە ئێستادا ئەوەی کە باڵێن وای کردووە کە نرخی دۆلار خۆناغ بەخۆ باڵێن ببورە نەوت خۆناغ بە خۆناغ بەرز بێتەوە ئەوەیە کە یەکەم ڕێکەوتنی ئۆپێک پلەسە کە توانیان باڵێن لە مانگی نیسانە ڕێککەون و 9.7 ملیۆن بەرمیل تەخفیز بکەن و دواتر خۆناغ بە خۆناغ بژانەوەی باڵێن کارگەکان و خواست لەسەر نەوت خۆی بەرزبوونەوە دابەزینەوت بریتە لە عەرز و تەڵەب کە خواستە بوو نەوت بەرزە بێتەوە، کە خواست نەبوو نەوت دابەزێ و بەردەوامیش کە ئەم یاری ئەکا لە بینی بۆ 45 بە تایبەتی پێویستە بۆ دەوڵەتی ئەمریکاوە کە خەزانەکان یا کۆگەکانی نەوتی ئەمریکا کاتێک دابەزن خێران نرخی نەوت بەرزە بێتەوە کە بەرزە بنەوە نرخی نەوتەکە یەتە خوارە بۆ چەند دۆلار یا بۆ چەند سنتێک لەم بینە یاریەکە. بەڵام ئەوەی کە تەوەقوع ئەکرێ ئەوەی کە ئەو دام و دەستگانەی کە پێشبینی ئەکەن بە وای نەوت هەرێکێک بە شێوەیە قسەیەکە، بەڵام ئەوەی کە ئەوترێت لەم ساڵی 2020 ناتوانێت بگاتەوە ئاستەی کە هەرێمی کوردستان و عێراق سوودی لێبین و نەقسی بودجەی پێپڕکەنەوە. بۆیە بە مەدایەکی نزیکە تا ساڵی کۆتایی 2020 تقریبا بەرزش بێتەوە زۆر بەرزابێتەوە. ئەم لوغزە چییە کە ئەمریکا ڕایگرتووە؟ ینی بەر کەمبوونەوەی خەزانەکانی نەوت زیاکە و
پڕبوونی خەزانەکانی نرخی نەوت کەمەکە ئەم لغزە چۆن تا ئێستا ئەمریکا ڕایگرتووە بۆ بەرامبەر بە سعودیە کە خاوەنی یعنی زۆرترین هەناردەی نەوتە ناتوانێت ئەمە بگۆڕێت بۆ رووسیا ناتوانێت ئەمە بگۆڕێت لە ڕاستیدا رووسیا پێویستی ئەگەر بڵێن $40 بکە رووسیا هیچ کێشەی نییە و عەجزی میزانێ پڕەکاتەوە بۆ ئەمریکا ئەگەر نەوت لە خواری $20 بکات ئەوە بڵێن کۆمپانیا نەوتەکانی ئەمریکا زەرەکەن ئەگەر لە سەروی $70 بێت ئەوە خەڵکی ئەمریکا زەرەکات چونکە نرخی سوتەمەنی با بڵێن بنزین بەرزەبێتەوە بۆی ئەمریکا هەمیشە ئەوێت لە بینی 20 بۆ 70 نرخی نەوتی یاریکاوە کۆمپانیای کەرتی تایبەت نەوت بەڕێوەبات ئەوێت ئەو کۆمپانیانی کە با بڵێن پارێکی زۆریان قەرز کرد دەوڵەتی ئەمریکا و لە بانکەکان نەکەونە زەرەوە بەردەوام نەوت یعنی لە ئاسێکا بێت کە ئەوان بتوان قازانجکەن ئەگەر لە خواری 20 بێت ئەو کۆمپانیەکان تووشی هەرەسە بن وەکو بینیمان کە چۆن وەساوە ئەگەر لە سەروی 70 بێت خەڵک زەرەکە بۆی ئەمریکا دەیەوێت لە وسەتێکا بۆسێکە هەم هاوڵاتیانی ئەمریکا و هەم کۆمپانیەکان زەرنەکەن و دەیەوێت یاری بە کارتەوەکە سعودێت پێویستی بەوێ زیاتر لە $80 بکە بۆی عەزی میزانێ پڕکاتەوە بەڵام ناتوانێت لەبەر ئەوەی کە ئەمریکا لە ساڵ 1945 اتفاقیە لەگەڵ سعودیاوە کە سعودی خواستە نەوتەکانی ئەمریکا دابینکا و ئەمریکاش با بڵێن ئاینەی مەلەکی بپارێزن لە ساڵی 45 تا ئێستا ئەم حاڵەتە بەردەوامە هەر کاتێک سعودێت با بڵێن لە ڕێچەکەر لای دابێت ئەمریکا کۆمەڵێک گوشاری بەکارهێناوە و ئێسش کۆمەڵێک گوشاری بەردەوامی هەیە کە هەڕەشەی کشانەوەی سەربازیە و گەمار و خستنە سەرێتی و چەندین با بڵێن یاسا هەیە کە یاسایی ئەوەی 11 سپتێمبەر کە چۆن خەرەبووی پشتیوانی ئیرهاب و کۆمەڵە شتەیە کە ئەکا ئەمریکا حازری کردو هەمیشە بەردەوامە بۆ کارتێ دژی سعودی بەکاری بێنێ بۆی نتوانێت نەوتی زیاتر خاتە بازارڕەوە یاخود سعر دابەزێنێ یا سعر بەرزەکە بەڵام سعودی ئەمە هەستەکە کە غەدرێک و زوڵمێکە لەسەری بەڵام ناتوانێت دەربازی بێت لە چارچێ ئەمریکا باشە باست لە ئۆپیک کرد ڕێکخراوی ئۆپیک و ئۆپیک پلس هەنگاوی چی دەنێن بۆی کە ئەندامانی ڕێکخراوەکانیان چیتر لەو زەرمەندیان نەبن ئەوە بە تایبەتی عێراق کە ئەندامێکی ئەو ڕێکخراوە یعنی ئێستا عێراق لە زەرەراژی و هەندێک وڵاتی دیکەی تریش هەیە کە خاوەنی هەناردەکردن و بەرەمێنانی نەوتن لە زەرەراژین ئۆپیک و ئۆپیک پلس دەتوانن شتێک بکەن بۆ وڵاتانە لە ڕاستیدا ڕێکخراوی ئۆپێک لەگەڵ خۆی بەتەنیا ناتوانێت با بڵێن کۆنتترۆلی بازاری نەوتی جیهانیکا لە ئۆپێک پلس کە رووسیا و هاوکارەکانێتی پێکەوە کۆنتترۆلی بازاری جیهانیەکەن و بەهۆی ئەو تەخفیزەوە کە لە ماوەی ڕابردوو کردیان تا ئێسش بەردەوام دەیانەوێت تا ساڵی 2021 بەردەوام بن سعی نەوت لە دۆخێکا ڕاگرن بۆی هیچ لایەک زەر نەکات بەڵام عێراق و نایجیریا و هەرێمی کوردستان و کۆنگۆ ئەمانە لەبەر ئەوەی کە با بڵێن یەدەکی دراویان نیە و نەوت تاک سەرچاوی با بڵێن بژێوی ژیان و پڕکردنەوەی بودجیانە ناتوانن با بڵێن بەردەوام پشت بەنەوت بەسن لەبەرەوەی نەوت لە ئێستادا بۆ ئەم دەوڵەتانە کارتێکی سوتاوە مەبەست چیە لە کارتە سوتاوە ئەوەیە کە چیتر نەوت نابێتە سەرچاوی داهات بۆی میزانێ پڕکاتەوە و بێتە خۆشبەختی بە گەرانگەی بەڵکو هەمیشە لە عەجزی میزانێ و لە نەخس و لە کەم و کورتیا بن بەهۆی پڕنەکردنەوەی میزانێ و بەهۆی نەخۆشی کۆڕۆنا ڤایرۆسە کە بودجەیەکی تایبەتێ بێ و بەهۆی ئەوەی عێراق کۆمەڵی کێشەی گەورە ڕوبەڕوەتەوە لە ئەمنی و لە سیاسی و لە ئابووری لەبەرەوە تاک سەرچاوی ئابووری عێراق نەوتەوە نەوتی ناتوانێت بێتە ئەو سەرچاوی کە میزانی پێ بڕکرێتەوە و خواستەکانی خەڵکی پێ بڕێت بۆیە ئۆپێک ناتوانێت لە مەرحەلا هەرچەند لە مانگی 5 و 6 و هەتا ئێسش بەردەوام چاوپۆشی لەکەن و ئەو پەڕی 400 تا 600,000 بەرمیل با بڵێن ئەنێرێت کە ئەبێت 1,600,000 بەرمیل ڕۆژانە کەم کاتەوە بەڵام عێراق تا ئەیسە نەیتوانیوە با بڵێن پابند بێ بە بڕیارەکانی ئۆپێکەوە. باشە جا من ویستمەوە بکەم بە پرسیار یعنی لە هەفتەی ڕابردووشە وەزیرانی نەوتی 6 وڵات گفتوگویان هەبوو بە شێوازی ڕاستەوخۆ ئۆنلاین وەکو دەوترێ بە تەلەفۆنی یعنی هەموو گلیان لە عێراق کردووە کە پابند نەبوو بە ڕێکەوتن نامەکە و داوایان لێ کردووە لە مانگی نۆوە زیاتر لەوەی کە بۆی دانراوە پابند بێ بۆی تاویزی ڕابردوو بکاتەوە ئەگەرنا هاوکاری نابن ئەمە بە هەڕەشەیە بۆ سەر عێراقیان چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت بەدڵنیایەوە عێراقێکێکە لە با بڵێن گەورە هەنادەکەرانی نەوت لە ئۆپێکا و پێویستە ئیلتیزام کە بۆی کە با بڵێن سعودێ دوای ئەوەی کە لە 9.7 هاتە سەر 8.5 دواتر خۆی تەوعیەن ملیۆنێکی تریشی کەم کردووە کۆی هەندێکی کەم کردەوە عێراق سەرڕای ئەوەی کە لەسەرێتی 1,600,000 بەرمیلە ئیلتیزامی بە نیوەی ئەوەشان نەکردو بۆیە ئەوان ینی هەڕەشەی ئەوەی لێکەن کە ئەگەر بێت و ئەو ئیلتیزام نکات ئەوانیش با بڵێن نەوتی زیاتر خەنە بازارڕەوە ئەوەی کە وەکو خۆیان خۆبەخشی کەمیان کردو ئەوش و زیاتریش خەنە بازارڕەوە بۆی کە با بڵێن
عێراق تووشی شکست بێەوە سعودی هەڕەشەی ئەوەی لە عێراق پێوت ئەگەر بێت و التیزام نەکەیت بە با بڵێن بڕیارەکەی ئۆپێکەوە ئێمە دۆستە بڵێن کڕیارەکانی تۆ ئەبین بۆ خۆمان و بە کەمتر لەو سعرەی تۆ نەوتیان پێفرۆشین وەکو گوشارێک بۆ سەر عێراق بە ناچار بووکەوە بەڵێندا کە لە مانگی نۆ مانگەکانی داهاتووە با بڵێن ئەو کەمێتەی کە لە مانگەکانی 5 و 6 و 7 با بڵێن التیزامی پێوە نەکردووە لە مانگەکانی داهاتووە خەراب بکاتەوە لێرەدا عێراق لەبەر ئەوەی کە تووشی عەجزی میزانیە بووەوە داهاتی کەمەوە لە 4 ملیار دلار و هاتە سەر ملیارێک و 300 میلیۆن دلار و دواتر ئێستا 2 ملیار و 500 میلیۆن دلارە ناتوانێت وەکو پێویستی التیزام بکات بۆیە بەردەوام گوشاری لەسەرەوە ئەمەش ململانەیە کە جارێ بەردەوام باشە بەردەوامی ململانەکە لەلایەک و لەلایەکی تریش بەڵێنی عێراق بۆی کە پابەند دەبێت بە کەمکردنەوەی هەناردەی نەوتەوە چ کاریگەرێک لەسەر عێراق دروستەکە بەگشتی ئەگەر بێت و عێراق ئێستا پابند بێت ئەوە لە ڕووی با بڵێن نێودەوڵەتیەوە سیخەک متوانێت بەخۆی دروستەکە لە ڕووی ناوخۆیەوە با بڵێن زیاتر تووشی کارەساتی ئابووری چونکە داهاتەکەی ئەوەندە نییە بەشی پڕکردنەوەی پێداویستەکانی ڕۆژانەی خەڵک بێ بۆیە عێراقیش ینی لە حاڵەتێکاشی ناتوانێت وەکو پێویست بڕیارەکانی خۆی جێوەجێگا بۆیە لە ڕووی نێودەوڵەتیە گوشاری لەسەرە و لە ڕووی ناوخۆیشەوە توانای ئیدارەدانی دەوڵەتی نیە بۆیە تووشی با بڵێن شکستێکی ئابووری گەورە بۆ عێراق باشە ئەگەر قسەیەک لەسەر عێراق بکەین لە ڕووی بەرەمهێنانی نەوت و ئەو خۆشگوزرانی کە هەمیشە دەوترایە لە ڕووی نەوتەوە بەدەست بهێنرێ ئێمە لە عێراقدا چ جۆرێک مامەڵە بنەوتەواکەین ڕێگە دروستەکەیە کە عالەمیان دروستە و بەکار دەهێنرێت و بە جۆرێک لە جۆرەکان بۆ زۆرێک لە وڵات گرێبەستە نەوتیەکان و داهاتی نەوت بۆ بەخێر و خۆشی یان هەڵەیەک هەیە لە مەشاوندی کە شارزایت هەبێت لە گرێبەستەکانی عێراق بەگشتی لە ڕاستیدا گرێبەستەکانی عێراق گرێبەستی خدمەن گرێبەستی چاکن و یعنی با بڵێن ستاندارن بەڵام بەداخەوە عێراق بەهۆی ئەو گەندەڵی و فەسادی کە ڕووی تێکردەوە ئەو دام و دەستگاکانی با بڵێن بەڕێوەبردنی نەوت وەکو پێویستن و گەندەڵێکی زۆری تا دەکرێت با بڵێن فەسادێکی زۆری تا ئەمە لەلایەک لەلایەکی تر لە تەواوی دنیا نابێت پشت بە لە 100% بە نەوت ببەسرێت یا یەک سەرچاوە بەسێ بۆ پڕکردنەوەی میزانێ و دابینکردی بوجە هەرچی وڵاتانی کە ئەیبینیت کە با بڵێن نەوتیان هەیە نەرویجە بوون 866 میلیارد دلاری احتیاتی هەیە بۆ ئەجیال با بڵێن رووسایە لە 140 پشتی بەنەوت بەستەوە ئەمریکای هەر پشتی پێ نەبەستەوە وڵاتانی عەرەبی وەکو سعودیە و با بڵێن قەتەر و ئیمارات و بەحرین و کۆیت و ئەمانە سندوقی سیادیان هەیە کاتێ نەوت بەرزە بێتەوە ئەو داهاتە زیاتر خەن ئەو سندوقەوە لە سەنەداتی دەین و عقارات و کۆمەڵە دەیدەن بانکی دەولی قازانجی تری پێکەنەوە کاتێک نەوت دابەزی عەرزەکەی پێپڕەکەنەوە عێراق لەبەر ئەوەی کە یەدەکی دراوی پێویستی نییە سەرچاوەی فرە سەرچاوە نییە تەنها نەوتە بۆیە ناتوانێت ینی لێرە تووشی شکستێک بووە وەکو گرێبەستەکانی گرێبەستی ئەستانداری جیهانی و هیچ کێشێکیانێ بەڵام وەکو ئیدارەدان و وەکو ئەوەی ناتوانێت کەرتەکانی تر بەکاربێنێ بۆ پاڵپشت بۆ نەوت هەمیشە لە شکستایەوە بەردەوام ئەم شکستە بەردەوام لە ڕووی ینی لە ڕووی گلۆباڵەوە لە ڕووی جیهانیەوە مامەڵەکردن بە نەوت دەرهێنانی نەوت پشتبەستن بە نەوت لە دوای کۆرۆنا گۆڕانکاری بەسەرا هاتووە بەدڵنیایەوە هەر لە سەردەمی کۆرۆنا و جەنگی نرخی نەوت جیهان بیرەوە کردووە کە بەدینی نەوت بدۆزنەوە کە نەوت هەمیشە لە مەترسیدایە و بەدیلەکەش ئەوەیە کە سەرچاوی وزەی خۆر بەکاربێنن بۆی کە تاقەیەکی پاکترە و ئاسانترە دەوڵەتان بتوانن لە ململانیا هەمیشە دەو دەوڵەتانە زەرەکەن کە وتمان سندوقی سیادیان نیە و پشتیان بە تاکە سەرچاو بەستەوە ئەگەر ئێمە تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەین ینی هەمیشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مەترسیایەوە ئەوەی کە بەتەما بێت لە پاڵ نەوتە گەلەکەی بژێنێت بەڕاستی لە خەیاڵاژی ئێمە گەر لە باکووری ئەفریقاوە سێرکەین هەتاکو دەڕات و چین ململانێکی توند هەیە لە سەنەوتووە هەمیشە جنگ خۆی مەڵازداوە لە تاریکایە حوزی دەریای سپی ناوەڕاست قوبروسە یۆنانە با بڵێن مسرە ئیسرائیلە فەڵەستینە تورکیایە لیبیایە ئەم دەوڵەتانە هەمویان لە سیراحی گەوران کە غاز و نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕا بەحری متەوسط استغلالکەن و منتەدای غازی با بڵێن بەحری متەوسط کە جگە لە تورکیا ئەو دەوڵەتانە هەمویان بەشدار و تورکیان لێ دەرکردەوە دەیانەوە ببنە بەدیری تورکیا بۆ ئەوروپا غاز و نەوت نەقڵکەن 122 تریلیۆن پێ چوارگۆشە غازی تایە و ملیارێک و 600 میلیۆن بەرمیل نەوت با بڵێن لە ئاوەکانی دەریای سپی ناوەڕاستە ململانێکی گەورە هەیە سیراعێکی گەورە هەیە و لیبیاش خۆت ئەیبینی چۆنە ئەمە لەوێ جنگێک ئامادەیە هەمیشە دێتەوە سەر
عێراق و ئەم منتەقە ململانەی ئێران لەگەڵ عێراق و سین خۆت بینیت کە حکوومەتی عێراقی چۆن هەرسپی هێنا و کۆت ئەو خەیرانی تووشی عێراقن لایەکی تر ئێران لەگەڵ چینا و هاوکاری رووسیاش عقدی 20 ساڵیان هەیە و خۆت بینیت لە چەند هەفتەی ڕابردووە ئەو هەموو تەقینەوە لە ئێران کە یعنی کارەساتی گەورەی ئەتۆمی با بڵێن بنکەی ئەتۆمی نەتەنز وا تەقینەوە کە 30 ساڵی تر چاک نابێتە بۆ ئێران ئەمە هەمووی کە دەڵێن ئیسرائیل و ئەمریکا و نایڵن ئەو پرۆژە سەر بگرێت بە کوردیەکەی ململانێکی گەورە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە کە بەردەوام نەوت وەکو کارتێکی جەنگی بەکارهێنێ و ئەو گەلانەی کە پشتیانەوە بەستوە خەت خێر و خۆشی نابین بۆیە دەبێت ئەم گەلانە ئەم دەوڵەتانە بی لەو بکەنەوە کە سەرچاوەی تر بەکاربێنن بۆ پاڵپشتی نەوت نەکەن تاکە سەرچاویان کەسەکانی تر ببژێنەوە بەرهێنان دەست پێکەن وەکو هەموو وەکو چین وەکو وڵاتانی پڵنگەکانی ئاسیا کە توانیان لە ماوەی کەمە کە ئەسان نەوتیشیانێت توانیان ببنە ڕقەمێکی گەورە لە جیهانە لە ڕووی ئاوریەوە باشە لەبەرەوەی پسپۆڕێکت لە گرێبەستی نەوتیایە حەزەکەم یعنی ئەوە بپرسم ئێمە لە هەرێمی کوردستان تێبینی زۆر هەیە لەسەر و گرێبەستانی کە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە کردوێتی زۆر لە شارەزایان تەنانەت زۆر لە پەرلەمانتاران زۆر لە خەڵکی ناو حکوومەت خۆشی ئەمەی نەشاردوتەوە باسیەکە دەرچێک هەیە حکوومەتێریان بتوانێت شێوازی ئەم گرێبەستانە بگۆڕێ لە ڕووی یاساییەوە چ لە گرێبەستەکانە کە کردوێتی چ لە ڕووی نێودەوڵەتیەوە بتوانێت کارتێکی فشار بەرامبەر کۆمپانیەکانی وزە بەکاربێنێ و ئەو گرێبەستانی کە هەیەی بیان گۆڕێ لە گرێبەستێکی ئەوەی کە خۆمان پێی دەڵێن و شارەزان پێی دەڵێن خراپ بۆ گرێبەستێکی باش لە ڕاستیدا بەداخەوە ینی دەسەڵات لە هەرێمی کوردستان هەمیشە هەر نیگەرانی و ڕژبینی بۆ خەڵک ئەبەخشنەوە لە ئێستادا ئەوەی کە متابعەکەم و ئەبینم ینی بێئومێدیەک باڵی بەسەر ئەم وڵاتە کێشاوەکە وا پیشانی خەڵدراوە کە ئیتر نەوتی کوردستان لە دەستی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان دەرچووە و لە دەست تورکیا و ئەو دەوڵەتانەی ترایە کە ئەو کۆمپانیانەیە کە عەقدیان لە کوردستانە لە ڕاستیدا ئەمە پێچەوانەیە و نازانم حکوومەتی هەرێم یا خۆی لە نەشارەزایەت یا بەمەبەست ئەمە ئەکات ئەوەندەی تر خەڵک لەم هەم پەتای کۆڕۆنا ڤایرۆس و بێموچەیی و شکستی ئابووریەوە سەر ئەوەشی بۆ زیاد دەکەن بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بە پشتبەستن بە دەستوری عێراق مادەی 111 یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی ژمارە 22 ساڵی 2007 دەرکردەوە لە پاڵ ئەم پشتبەستن بەم یاسایە توانیوێتی کە 57 گرێبەستی نەوتی لەگەڵ دەوڵەتان و کۆمپانیا نەوتەکانە با بڵێن ئەنجام بداوە توانیوێتی نەوت هەناردە بکە و بچێتە سیستەمی وزەی جیهانیوە بەڵام بەداخەوە بەهۆی نەزانینی ئیدارەدانی با بڵێن گرێبەستەکان و ئابووری سەربەخۆ ڕیفراندۆمی ئەمە تووشی شکستێکی گەورە بووین لە ئیدارەدانی نەوتاوە ئێستا خۆناغەکەی شد ئەوەی کە ئێمە دوای هەرسی باب نرخی نەوت و پەتای کۆڕۆنا ڤایرۆس و ململانەی لەگەڵ عێراق و ڕاگررتی ئەو بەشە بودجەی کە ئەینارد و پەکەوتنی دام و دەستگاکانی دەوڵەتی لە هەرێمی کوردستان ئێستا گەشتنە قۆناغێکەوە حکوومەتی هەرێم تەنها ڕۆژەکانی شکستی ئەژمێرێەوە ناوێت پەنا بۆ چارەسەری کێشەکان بباوە کێشەکانیش بە قەناعەتی من چارەسەرەکەیەوە ئەم دۆ تەنگەژێش ئەتوانرێت خەڵکی کوردستان چۆن ئەم گرێبەستانە چۆن دەگۆڕدرێت چ دەرچێک بەڵێ لە ڕاستیدا بابڵێن بابەتەکە ئێستا سرف بابەتێکی قانونی دەستوریە لە ڕووی بابڵێن لە ڕووی قانونیەوە هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراق و بەپێی قانونی 22 ساڵی 2007 نەوتی فرۆشتەوە عەقدی کردووە هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق ئەمە لەلایەک کیانێکی باڵێن سیاسی دەستوری قانونی هەیە لەلایەکی ترەوە کۆمەڵێک باڵێن قەراری نەتەوە گرتوەکانێکە لە ساڵەکانی 60ەکان دەرچووە کە سیادە و سەروەری هەمیشەیی گەلان ئێمە ئێستا بڵێن دەوڵەت نین ئێمە گەلی کوردین گەلان و دەوڵەتان لەسەر سەروەتی سامانی سروشتی خۆیان بە بەردەوامی باڵێن ئەترافی پێکردو دەڵێ دەبێت ئەو گەلانە و دەوڵەتانە بەردەوام بۆ ئەوی بتوانن گەلەکانیان پێبێژنێن و بژانەوەی پێ بکەنەوە دەنکرد هەندێک قاعیدەی باڵێن قانونی عورفی هەیە کە دەتوانێت گرێبەستنەوتەکانی پێ بگۆڕێن لە هەرێمی کوردستان بۆی کە ئێمە قاعیدەی قانونیمان العقد شریعة المتعاقدين أخذ شريعتي هردو لعنك كأتوان باتفاق ركون أجر بيتو رنكون باولن يا حالتك استثناء درزبو يا حالتك استثناء درزبو شلون يك بتاي كورونا فيروس دو حكومتي عراقي بوجد ونانه سين هرسي نرخي نوتا چوار دامو دزگاکان یعنی میکردن پاکی کوتو اما لا شنشونه که خوانتو تغییر ظروف قاعده تغییر ظروف قراني بابين دوخك قوي قاهره هيزكي مزنديت واكاد ك نتو تصوركيت ولا ندى صلاتي توايا كشكل في شارع زرقاء ويك أمانة رويدا جنگي نرخي نوت وبتاعي كورونا فيروس وحكومتي عراقي وهروها بابلين ظروفي طارئة يعني دوخي كي لنهاكاو هاتو ده بيشوا
ئەگەر ئێمە بەپێی ئەم قاعیدان یا قاعدەیەکی تر هەیە قاعدەی قانونی نێودەوڵەتی و ئەترای پێکراوەکە تەوازنی اقتصادی لە عقدا بەپێی هەموو قاعیدانە ئێمە هەرێمی کوردستان لە بەرامبەر کۆمپانیا نەوتەکان و تورکیا و رووسیا کەوتوتە دۆخێکی تاریەوە کە بەڵێ ئەگە بڵێ قۆی قاهیرەیە بخێنن چوارچێوەی قۆی قاهیرەکەەوە ئەوە عقدەکان هەموو هەڵەوەشێتەوە بەڵام هەرێمی کوردستان دەتوانێت عقدەکان جێبەجەکە بەڵام بەچێ بە زەرەری گەلەکەی خۆی ئەبێ بەچێ دەچیوە زروفی تاری ئەوە ئەمە زروفە تاری ئەوە یعنی با بڵێن حەلەکەی ئەوەیە کە تعدیلی عقدەکان بکرێت بە بەرژەوەندی هەردوولا یاسای با بڵێن 22 ساڵی 2007 هەرێمی کوردستانیش نەوت و غاز کە تایبەتە بەپێی ئەو یاسا تەعامل لەگەڵەوە لە مادەی 50 ئاماژەی بۆ کردو کاتێک کە کێشە ملوانیان دروستە بێت لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکان ئەو دەوڵەتانە ئێمە پشت بە دوو حاڵە بەسین یەکەم بە مفاوەزات ئەگەر توانیم مفاوەزات چارەسەری وەزعەکان یەکەین نەماتوانی دەچین بۆ تەحکیم لە محکمەیەکی نێودەوڵەتی کە محکمەی هات دەستنیشانی کرد لە مادەی 50 محکمەی لەندەنە و قانونی ئەنسیتراڵە و قانونی اتفاقی واشنگتنی ساڵی 1965 بەپێی ئەمانە لایەنی با بڵێن تورکیا و کە ساڵێن تورکیا دەستی بەسەر نەوتی هەرێمی کوردستان گرتو و هەرێمی کوردستان ناتوانێت بەڵکو بەعکسەوە با بڵێن میثاقەکانی ئومەم متحیدە و قاعیدە قانونیەکان و دەستوری عێراق و ئەو قاعیدانەی کە ئێستا باسم کرد هەم عورفیەکان هەم قاعیدە قانونیەکان وا دەکەن کە هەرێمی کوردستان بکەوێتە مفاوەزات لەگەڵ دەوڵەتی تورکیا و رووسیا و ئەو کۆمپانیەکانی کە عقدیان لەگەڵ کوردستان کردووە بە تعدیلکردنی ئەم مینە چونکە قۆی قاهیرە نیە ظروفێکی تاری حکومەت توانێت بنێرێ بەڵام لە بەرامبەر خۆی زەرمەند بۆ شکستی خواردووە ناتوانێت بۆیە دەتوانێت بکەوێتە مفاوەزاتەوە مفاوەزاتیش نەبوو لە ڕووی تەحکیمەوە لە محکمەی لەندەن یا لە بەپێی اتفاقی واشنگتن کە هەردوو لایەنی گرێبەستەکە دەتوان ڕێکەون و با بڵێن ناوبژیوان دانن و لە کۆتاییە دەتوانێت حکومەت هەرێمی کوردستان بە قازانجی خۆی ئەم بابەتە بشکێنێت چونکە هەم دەستور هەم قانونەکان هەم قاعدە عورفی و نێودەوڵەتیەکان هەم میثاقی ئومەم متحیدە هەمووی پاڵپشتی هەرێمی کوردستانە بۆی توانێت دۆخەکە بە ئاراستەیەک گۆڕێکە لە قازانجی خۆی هەبێت. سوپاس دەکەم بە ڕێز ڕێبوار محەممەد شارەزا لە گرێبەستی نەوتی بە تەوەری یەکەم لەگەڵ مابووی بەڕێزان پشوێگۆرەگرین و بۆ تەوەری دووەم ئەگەڕینەوە لاتان گفتوگۆ لەسەر گرفتەکانی هەولێر و بەغا و ڕێگە چارەکانێکین بینێڕوان.
جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغداکەین کە بەڕاستەوخۆ بە سکایپ لەگەڵمانە کاک شیروانم کاتەوە باش سپاس کە لا گەرماوگەرم لەگەڵمان هابی. ئەمەوێ قسە لەسەر بەیاننامەکەی دوێنی هەولێر و بەغدا بکەین. دوو شێوازی جیاواز لە گفتوگۆ هەیە کاک شیروان، یعنی لە هەولێرەوە دەڵێن بەغدا پشتیوان نییە، ڕێخۆشکرد نییە و بەغدا شەڵێ هەرێم پابەند نییە. یعنی ڕاستی ئەم دۆخە لە چیایە؟ ئێوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانن ڕەنکە ورتر بچنە ناو بابەتەکەەوە باشتر لی تێبگەن و گفتوگۆشتان کرد بێت چ لەگەڵ هەولێر چ لەگەڵ وەزارەتی دارایی بەغدا. گرفتەکە لەکوێیە بزەبت؟ سەرەتا سڵاتان لێبێ وام کاتە و ئێوە و بینەران باش، زۆر سپاس. سەرەتا دەمەوێ پرسە و سەرخۆشی خۆم بە کەسوکاری کاکە هونەری ڕەسوڵ و ستافی گەلی کوردستان ڕابگەێنم. لە ڕاستیدا لە دەستدانی کاکە هونەر کۆستێکی گەورە بوو، خەسارەتێکی گەورە بوو بۆ هەمومان. تاوەکارم لە خوای گەورە بیخاتە بە ڕەحمەتی خۆی و بەڕاستی کاکە هونەر خۆشەویستی هەمومان بوو، کەسێک بوو کە کەلێنێکی گەورەی لە ناوماندا بەجێهێشت بەداخەوە زۆر. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت، طبعاً ئێمە لە پێش دەژن هەردوو لە هەم حکومەتی هەرێمی کوردستان هەم حکومەتی ئیتیحادی لە بەغدا ڕایان گەیاند کە لە دوای دەژن دانوستانەکان دەست پێ دەکاتەوە وەفدی هەرێم سەردانی بەغدا دەکات و نزیکن لە ڕێکەوتن و دەگەن لە ڕێکەوتن. ئەوەی ئێمە ئاگادار بووین گەیشتبوون بە ڕێکەوتێکی تاڕادەیە کۆتایی، هەندێک وردەکاری مابوو. بەداخەوە ئەم بەیاننامە دەرکردن و بەیان دەرکردنە وای کرد کە دۆخەکە ئاڵۆزتر بوو. ئەمە پێم وایە لەوەوە هاتووە کە کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان وە چۆنیەتی کۆنتڕۆڵکردنی ئیشکالێکی لە نێوان هەرێم و بەغدادا دروست کردووە. ئەوەی من ئاگادار بم حکومەتی هەرێمی کوردستان ئێستاش ئامادەی ڕێککەوتنن و ئامادەن وەفدیان بچێتە بەغدا چاوەڕێی بەغدا دەکەن، بەڵام دەیانەوێت کە ئەم جارە وەفدەکە چوو تەنها چوون و هاتنەوە نەبێ بەڵکو ڕێککەوتن بکەن. ئیشکالەکە لەسەر ئەوەیە بەغدا داوای کردووە کە لە خاڵە سنوورەکاندا چاودێری هەبێت و وجودی هەبێت. ئەمەیان دەستوریە بە پێی مادەی 114 دەستور کە ئیدارەدانی ناو خاڵە سنوورەکان ئیدارەدانێکی مشتەرەکە، واتە بە هاوبەشی لە نێوان هەرێم و بەغدا بەڕێوە دەبرێت. ئالێتی هاوبەشیکردنەکە دەکرێت هەولێر و بەغدا لەسەری ڕێک بکەون، دەکرێت ڕێک بکەون لەسەرەوەی دیوانی چاودێری دارایی هەردوولای لێبێ، نوێنەری وەزارەتی دارایی هەردوولای لێبێ، یعنی بە شێوەیەک لە شێوەکان ڕێکەون لەسەر ئالێتی چۆنیەتی مراقەبەکردن و چاودێریکردنی خاڵە سنوورەکان لە نێوان هەردوولا. ئەوەی کە ئیشکالی دروست کردو ئەوەیە کە بەغدا داوای کردووە مەفرەزە یان با بڵێن دەوریەی گەڕۆکی هەبێ و بەردەوام ئامادە بێ کە لە هەر شوێنێک ویستی مەفرەزە سەیتەرە دابنێ و ئەو بارانەی یان ئەو بارانەی کە لە نێوان شارەکاندا هاتوچێکە دەکرێت بیان پشکنێ. ئەمە خاڵێکی با بڵێن دوولایەنەیە، دەکرێت بڵین بە باش بەکاربهێنرێ، وەکو شمشێرێکی دووسەر وایە، دەکرێت باش بەکاربهێنرێ، دەکرێت خراپ بەکاربهێنرێ. باشەکەی بەغا لەو داواکاریە لە هەرێمی کوردستان و لە ڕێگەوبانەکانی ناوخۆی هەرێمە یا ئەو خاڵە سنووریانی کە لە بینی یعنی هەولێر و بەغدا هەیە؟ نا لە ناوخۆی هەرێم تەوان لە ناوخۆی هەرێم و لە سنووری دەسەڵاتی خۆی چی دەکات تقریبان ئاساییە لەژێر سوڵتەی هەرێمدانیە، بەڵام لە هەرێم مەبەستم. طبعا لە هەرێمە ئەمە ئیشکال دروست دەکات. لەبەرچی ئیشکال دروست دەکات؟ لەبەرەوەی لەوانەیە باش بەکاربهێنرێ بەوەی کە لە خاڵە سنوورەکاندا ئەگەر گەندەڵیەک هەبێ، ئەگەر شتێک هەبێ لەوێ دەستی بەسەردا دەگیرێت. خاڵی دومەوەیە دەکرێت وەکو حاڵەتێکی استفزاز بەکاربهێنرێ، بارێک تەماتە، بارێک شووتی لە شارێکەوە دەچێت بۆ شارێک تر، دەکرێت ناوەڕاستی شارەکەی یەقی پێ بگرێ بڵێمە لە ئێران داخڵکراوە و گومرگ نەکراوە، لە تورکیا داخڵکراوە و گومرگ نەکراوە. یعنی دەرگایەک دەکاتەوە بۆ ئیشکالی دواتر و ئیشکالی زۆرتر کە لەوانەیە داخستنی ئەم دەرگایە لە ئێستاوە باشتر بێت تاوەکو لە کۆتایی تووشی مەشاکلی زیاتر بین. و بیریشمانەکە خاڵی گومرجی دانرا بوو لە نێوان سلێمانی و کەرکووک، هەولێر و کەرکووک، هەولێر و مووسڵ، ئەوە بوو کە خەڵکەشی زۆر بازی ئەم سەیتەرانی دەدا. ئەمە جگەلەوەی کە حاڵەتێکی نادەستوری و نایاساییە. طبعا ئیدارەدانی خاڵە سنوورەکانیش ئەوەیە کە هەرێم دەڵێ ئێمە دەوانێت بەپێی دەستور ئیدارە بدرێت. بەغدا داوا دەکات کە بەپێی یاسای گەمارێک
ئیدارە بدرێت. طبعا ئەم دووەش تعارضیان هەیە و بە پێی ئەوەش کە دەستور علویەتی هەیە بەسەر قانونەکانی تر و یاساکانی تردا لەوانەیە باشتر بێ بۆ هەردوو لە کاکشیدوان دەستور دەڵێت تەنها بە هاوبەشی یان دیاری کردو میکانیزمی هاوبەشێکە چۆنە، چونکە ئەگەر میکانیزمەکە دیاری کرابێت تەفسیر و تەحویلی ناوێت، بەڵام ئەگەر میکانیزمەکە دیاری نەکرابێ وەکو دەوترێ هەویرەکە ئەو زۆرە کێشێ. بەشێک لە مادەکانی دەستور نابڵین زۆربەی مادەکانی دەستور زیاتر بڵێن تەفسیرەکانیان بەجێ هەڵدراوە بۆ دەرکردنی قوانین. هیچ قانونێک نییە کە هیم بکە، هیچ قانونێک نییە کە با بڵێن تەفسیری ئەوە بکە یان با بڵێن ئالیەتی چۆنێتی مراقەبەکردنەکە چاودێریکردنەکە دابنێ، تەنها ئەوەندەیە دەڵێ تحديد ئەوەی کردووە سەلاحیاتی مشترک لە نێوان هەرێم و بەغدا یان با بڵێن لە نێوان هەرێمەکان و مەرکەز چین یەک لەوانە مەنافذی حدودیە. ئالیەتەکەی دیاری نەکراوە، بۆیە باسم کرد دەکرێت حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی لە بەغدا لەسەر چۆنێتی یان با بڵێن ئالیەتی مراقەبەکردن و چاودێریکردنی خاڵستنیەکان بە هاوبەشی ڕێک بکەون. ئایا چێ لەوێ مشترک بێ؟ دیوانی چاودێری دارایی لەوێ بێ یان دەستەی گومرگەکان لەوێ بێ یان وەزارەتی دارایی نوێنەری لێ بێ، ینی بە پێی ئەوەی کە لەسەری ڕێک دەکەون. تەسەور دەکەم ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە ئیشکالی دروست کرد لە نێوان هەردوو لادا. ئەوەی کە تێبینی دەکرێت، ئەوەی کە تێبینی دەکەین ئێمە وەکو چاودێر بەسەر هەردوو لادا ئەوەیە کە ئێستا مەلەفی نەوت ئەو مەلەفە ئاڵۆزە نییە کە لەسەری نەگەنە ڕێکەوت. جا من ویستم ئەوە بپرسم بۆچی بەغدا ئێستا گرنگی بە خاڵە گومرجەکانەدا و نەوتی نەکردو بە خاڵی گفتوگۆ یان نەوت بابەتێکە ڕێکەوتون لەسەری کە چۆن دەبێ ئەوەی کە ئێستا گرفتی هەیە خاڵە گومرجەکان و ئیدارەدانیانە؟ ئەوەی کە تەوان خاڵس نەوت پێشنیارێک هەبوو کە هەرێمی کوردستان خۆی نەوت بفرۆشێ بۆ ئەمسا و نەوت ئەم کێش دروست نەکە. هەردوو لای ینی هەردوو پێشنیارەکە هەبوو کە حکومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێک نەوت ڕادەست نەکا وەکو ساڵی 2019 خۆی نەوت بفرۆشێ، چ ئەوەی داهاتی 250,000 ملیۆنەکە ڕادەست کار لە بەرامبەر بڕێک پارەدا لەگەڵ بەغدا ڕێک بکەون. بەڵام ئەوەی کە ئێستا ئیشکالی دروست کردووە ئیدارەدانی خاڵە سنوورەکان و خاڵە سنووریەکانە. طبعا ئەمە لە چیەوە هاتووە؟ بەڕێز مستەفا کاظمی و حکومەتەکەی بەو پێی کە لە ناوەڕاست و خواروی عێراق جوڵەیەکی کرد بۆ دەست بە سەرداگرتن و کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی خاڵە سنووریەکان، هەم لە فاو و قەسر و بەسرەوە تا دەگاتە دیالە و خانەقی. قواتی ڕەتی سەریعی نرد بۆ خاڵە سنووریەکان، زۆربەی بە پرسەکانی گۆڕی و هەندێک جموجۆڵ کرا. ئێستا لە وەسەتی عێراقی و بە تایبەتیش لە وەسەتی شیعە گلەیەک لە کاظمی دەکرێت کە بۆچی یان با بڵێن چۆن جوڵەی کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی خاڵە سنووریەکانی ناوەڕاست و خواروی عێراق بە هەمان شێوە دەبێت جوڵەیەکیشی هەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان. بەڵام وەکو باسم کرد تەوان دەبێت بە پێی دەستور بێ. ئەوەی کە ئیشکالی دروست کردووە تەوان تەسەور دەکەم زیاتر بەڕێز مستەفا کاظمی خۆی بێوێ ڕێکەوتنەکە بکرێ بە تایبەتی ئەمە پێمان وابوو جاری پێشووتریش لە یەک دوو چاپێکەوتن باسیێم کرد کە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت بە دڵنیاییەوە چوونی وەفدی هەرێم بۆ بەغدا پێش سەردانەکەی بەڕێز کاظمی دەبێت بۆ ئەمریکا و بە دڵنیاییەوە کاظمی دەیویست ڕێکەوتنێک بکە شتێک بکە پێش سەردانەکەی بۆ ئەمریکا، هەم وەکو ئینجازێک بۆ باقی ئینجازەکانی تریکە لە عێراق تا ئێستا لە ماوەی حکومڕانەکەی بەدەستی هێناوە. بەڵام وەزیری دارایی بە تایبەتی وەزیری دارایی بەڕێز عەلی عەلاوی دیارە تێڕوانینی تری هەیە و بە شێوەیەکی گشتی لە بەغداش لەناو حکومەتی عێراقیش با بڵێن تەوەجوهی جیاواز هەیە، تەوەجوهێک هەیە کە دەیەوێت مامەڵەی هەرێمی کوردستان وەکو پارێزگاکانی تری عێراق بکە. وەکو چۆن لە کوردستان تەوەجوهیش هەیە کە دەیەوێت لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێت بۆ خۆی هەموو شتێک لەژێر دەسەڵاتی خۆی دابێت. ئەم دوو تەوەجوهە چ لەوەی بە لە بەغدا هەیە چ لەوەی لە هەرێمی کوردستان هەیە بۆی مۆسیف بین تەنها یەکلا نییە خەتابار بێ، هەردوو لە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەدا کە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەدا. بەڕای من پێم وایە بەرپرسی یەکەم لە ئیدارەدانی خەڵکی کوردستان و دابینکردنی موچە و قوتی خەڵکی کوردستان حکومەتی هەرێمی کوردستانە. بۆیە من پێم وایە دەکرێت
ئەگەر بۆ ئەم چەند مانگەش بێت تا کۆتایی ساڵ چونکە دەبێت بۆ ساڵی 2021 لەناو موازنەی یاسای بودجەی گشتی 2021 عراقدا جارەی کە چارەسەری ئەم کێشەی پشکی هەرێمی کوردستان بکرێت دەکرێت بۆ ئەم چەند مانگە حکوومەتی هەرێمی کوردستان سازشێکیش بکە نەک سازش لە مافە دەستوریەکان ئەمە بە هین نەبێت سازش لە مافە دەستوریەکان نا بەڵام سازش لەوەی کە لەسەر چەند پارە چەند نەوێت چۆنێتی خاڵستنیەکان و ئەوە ڕێکەوین چونکە لە ڕاستیدا دۆخی دارایی هەرێمی کوردستان ئێستا من باسی دۆخی دارایی باسی خەڵک دەکەم باسی فەرمانبەر دەکەم ئەمە ئەمڕۆ سێنزەی هەشتە واتە مانگی هەشتیش نیوە بوو خەڵک موچەی مانجی شوباتی وەرگرتووە مانجی دوی وەرگرتووە کەواتە ئەمە بوو بە موچەی 6 مانجی وەرنەگرتووە لەو ماوەیەدا باشە کاک شیروانەوەی کە ئێستا لە فەیسبووکیش زۆر بۆم هاتووە قسەکانت تاوا بکە و جوابی ئەوشی باتیا بێ ینی خەڵکێکی زۆر نامێ ناوەکان بخێنمە چووکە زۆرەکات یعنی ئەڵێن تەواو دەست بشوین لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەرێم دەست بشوالەوە خەڵک چاوەڕێ نەکە ئەوەی کە باسم کرد تەمان حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتی یەکەم بەرپرسیاری یەکەم لە دابینکردنی موچە و قوتی خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە بچینە تەفاسیلی ئەوەی کام لە تاوانبارە کام لە تاوانبار نییە چێهیان یاسایشکان بێ چێهیان یاسای نشکات ئەمە چیرۆکێکی دوور و درێژەوە لەوانەیە پێویست بەم سەرێشێنەکە و خەڵکی کوردستانیش لەوانەیە باش بزانێکە چێ بە تەنگ خەڵکی کوردستانەوەیە و چێش گوێی لەوە نییە کە خەڵکی کوردستان لە برسان هەرچی دەکەن بەڵام ئەوەی کە ئایا خەڵک بێ ئومێد بێیان نا من پێم وایە تا ئێستاش نیەتی ڕێککەوتن زاڵترە و هەوڵی باشیش هەیە لەوە تێش شڵەقاندنی ئەم گۆمە مەنگەی کە چەند مانگە چاوەڕین ئەوەین بەغدا چاوەڕی داوای وەفدی هەرێم کە وەفتیارێم بچێت لەوە تێ دوجار شڵەقانێکی خراپیش نەبێت بۆەوەی هەردوو لا یەکلا ببنەوە و خەڵکی کوردستانیش یەکلا بێتەوە بزانین ئایا ڕێک دەکەونیانە بە قەناعەتی من ڕێککەوتن هەر دەکرێت هەرچەند ئاستەنگی لە بەردەمدا هەیە ئاستەنگەکان لە هەرێمی کوردستانیش هەیە لە بەغداش هەیە بەڵام دوجار دەبێت ڕێک بکەون و ڕێککەوتنیش هەر دەکرێت باش و ناومێدی نادەینە خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە ئەوەی کە ڕاستیەکان بێ ئەوەی کە ئێمە وەکو پەرلەمانتار لە بەغدا بیزانین ئەوە بە خەڵکی کوردستان دەڵێن ئاستەنگ هەیە و گرفت دروست کراوە بەڵام تا ئێستا ئومێدی ڕێککەوتن زیاترە لەوەی کە بە یەکجاری گەشتم لە بن بەست باشە ئەحمەد ڕەحیمەڵێ لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراقدا باز لە هەزاران داواکاری ئەکات بۆ نەقڵی موچەکان بۆ سەر بەغدا کاک شیروان بەغدا ئەمە ئەکات هەرێم ڕازیە نە بەغدا ئەوە دەکات نە هەرێم ڕازیە بۆەوەی ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان طبعا دووسێ خاڵ هەیە یەکەچیان هەرێمی کوردستان خۆی کیانێکی دەستوریە بەغدا دەبێت ناتوانێت ئەمە بکە و خۆشی بەغدا ئەوە ناکە ڕاستی بۆی ڕاستگۆ بین بەغدا ئەوە ناکە دوجار ئەوانەی لە بەغداش حکم دەکەن خەڵکی سیاسی ئەوانیش دەزانن چ دەکەن و هەرێمی کوردستانیش پێم وایە هەر بەوە ڕازی ناکرێت من ڕای من جیاوازە لەم بوارەوە من دەڵێم خۆزگە مەسەلەی موچەی فەرمانبەرانمان چارەسەر کردبە فەرمانبەر بە هەر شێوەیەک موچەکە دەگاتە دەستی گەشتبا دەستی لە ڕێگای کارتی زیرەکەوەیە لە ڕێگای بانقەوەیە لە ڕێگای هەرچی شتێکەوە هەیە کێشە و خەمی موچەی فەرمانبەرانمان نەبا ئێستا لەگەڵ بەغدا دانوستانمان لەسەر خاک کردبە دانوستانمان لەسەر استحقاقی پێشمەرگە کردبە دانوستانمان لەسەر مافە دەستوریەکانی ترمان کردبە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە هەموو مافە دەستوریەکانی تر و استحقاقی خەڵکی کوردستانمان واز لێ هێناوە هەم لە خاک و لە پێشمەرگە و لە مادەی 140 و لە تا کۆتایی تەنها دانوستانە سەرەوە دەکەین ئایا بڕێک موچە لە بەغداوە دێتیان نایە ناحەقیشمان نییە چونکە مادام خەڵک موچە وەرنەگرێ ناچارین ینی داوای موچە بکەین من ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تەوان یەکێکی دیکە لە بەیاننامەکەی حکوومەتی ئەتیحادیدا هاتووە وەزارەتی دارایی عێراق ئەوەیە کە ئەم موچەیە نەگەیشتۆتە دەستی فەرمانبەران ئەمە بەشێک لە با بڵێین بەم شێوەیە نییە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە لە 2019 باسمان کرد یاسای بودجە بۆ یەک ساڵە لە یەکی یەک دەست پێ دەکات لە سیەکی 12 کۆتایی دێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو موچەیە کە لە بەغداوە بۆی هاتووە 3 مانگی 2010 پێداوە لەگەڵ 2019 سێمانگەکەی 2020ش هەر 2019 پێداوە یعنی
با بڵێین جۆرێک لە یاساشکێنی کردووە لە بەرامبەر یاسای گشتی بودجێ عێراقکە پارەکەی تەنها بۆ موچەیان با بڵێن بۆ ئەو ساڵی داراییە بەکار نەهێناوە بۆ ساڵی پێشووتری بەکارهێناوە ئەمە جۆرێکە لە مخالفە من پێم جاری تریش باسم کردووە پێم وا بوو کە لە سەرەتای 2009 حکومەتی هەرێمی کوردستان دەبوو موچە ڕێک بکاتەوە مانگانە و پارێکە لە بەغدا و لەگەڵەوەی کە بۆ خۆی دەستی دەکەوێت مانگانە موچە بدا و مانگ بەمان و هیچ کام دواکەوتنە چارەسەر بکات ئیتر چۆن چارەسەری دەکات ئەمەیان مەوزوعێکی ترە سێ مانگ دواکەوت بوو ئێستاوە سێ مانگی تریشی هاتە سەر بەداخەوە بوو بە 6 مانگ دواکەوتێن ئەوەیە کە بڵێن داواکاری سەبارەت بە پرسیارەکەی جناب جارش کە تاکید دەکەمەوە ڕاستە من ئاگاداری هەوڵی کۆمەڵێک خەڵک بووم و فەرمانبەرانیش کە داوایان دەکرد موچەکانیان ڕاستە و خۆ لە بەغدا وەربگرن بەڵام بیرمان نەچێت ئەو موچەیە کە بەغدا لە 2009 ناردویەتی هی 682,021 فەرمانبەرە موچە خۆرە با بڵێن ئێمە لە هەرێمی کوردستان 1,426,000 وابزانم ئەگەر ڕقەمەکەم غەڵەت نەبێت فەرمانبەرمان هەیە واتە موچە خۆرمان هەیە عەفو کەواتە ئەو پارەیە کە لە بەغدا هی نیوەی موچەخۆرانی کوردستانیش نییە لەوانەیە بڵێن جا ئەمانە هەمووی بندیوار نەخێر هەمووی بندیوار نین با واقعی بین 754,000 فەرمانبەرمان هەیە فەرمانبەری فعلی لە هەرێمی کوردستان ئەمە تەزەخومە زیادەکەمە ئەمە مۆزوعێکە بەڵام ئەمە فەرمانبەرن ئەوەی تر خانەنشینە خانشینی مەدەنی و سەربازی خانشینی مەدەنی بندیوار نییە خانشینی مەدەنی کەسێکە کە 40 ساڵ 35 ساڵ 42 ساڵ خزمەتی وەزیفی کردو دوای خانەنشین بووە خانشینی سەربازی ڕاستە ناحەقی تێدایە و ئەوەیتدا بەڵام هەمووشی ناحەق نییە بەشێکی هی دیوانی هی چاودێری کۆمەڵایەتی عەفو بەشێکی هی زیندانیانی سیاسیە بەشێکی هی کەم ئەندامانە ئەوانن وەکو موچەخۆر موچە وەردەگرن لە هەرێمی کوردستان واتە ئەگەر بشتە سەر حکومەتی ئیتیحادی بشتە سەر بەغدا و ڕاستەخۆش بێت هی هەموو موچەخۆرانی کوردستان نایە بەڵکو هی نیوەشی نایە زۆر باش یاسای چاکسازی ومێت دەکەین لە هەرێمی کوردستان بەباشی بەڕێوە بچێ ئەکامە بەشێک لەوانە چارەسەر دەکات و پێداچوونەوە بە داهات گرنگە ڕێخستنەوەی داهات گرنگە مەسەرەی مەلەفی نەوتیش لە ڕاستیدا دەبێت چارەسەر بکرێت ناکرێت مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستان لە 150 زیاتری بۆ خەرجی بڕوە لە 150شی نەمێنێتەوە یعنی ئەمە تێبینێکی گەورەیە و ملاحەزەیەکی جدی لەسەرە ئەوە شوای کردووە کە بە نەوتیش و بە داهاتی ناخۆش حکومەتی هەرێمی کوردستان ئیدعایەوە دەکات کە ناتوانێت موچە بدات کە من پێم وایە ئەگەر ڕێک بخرێتەوە دەتوانێت موچە بدات زۆر سپاس دەکەم بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سکایپ و لە ڕانی و ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون شاد بن و خواتان لەگەڵ